کەسێ خۆی بە مسلمان بزانێت و خۆشەویستی بۆ خاک و جێزیێ نەبێ ئەوە هەڵ لە دین تێگەشتەوە. باشە ئێمە کامیان لە پێشترن ئەمە ینی چۆن بڵێ فەلسفەیەکە نابڕێتەوە نەتیجەشی نییە. چۆن ئێستا من پێشەوەی ببمە مسلمان دین وەرگرم لە چ کاتێکە کەس بە ئازادی خۆی دین وەرەگرێ لە کاتێکە کە باڵا بێ وایە نا بەڵام پێش ئەوە کاتێک لە دایک بووم خوای گەورە منی بەچی دروست کرد بە کورد لە چ وڵاتێکە لە کوردستان وازەحە بۆیە من لە جارێکیان وتم ئەگەر پەروەردگار بەر لەوەی منی دروست کردایە پرسی پێ بکردمایە بیفەرمایە عوسمان بەندەکەم تۆ دروستەکەم بەچی دروست کەم پێم فرو کوڕنۆشمە برد ئەمەت پەروەردگارە بم کە بە کورد و کوردستانی لەبەر چی لەبەر ئەوەی کوردبوونم هەڵبژاردەی خوایانی منە ئەی باشە خوای گەورە ویستوێتی من کورد بم ئیتر چۆن نامەوێ ئەگەر ینی دیاری خوایە خوای گەورە ئەوەی بۆ هەڵبژاردم ئەیتوانی پەروەردگار لە فەڕەنسا دروستم کە ئەیتوانی یان نەیتوانی ئەیتوانی لە ئەمریکا ئەیتوانی لە مەکە دروستم کە ئەیتوانی لە نەجەف و کەربەلا دروستم کە وازەحە بەڵام منی لەکوێ دروست کردووە لە گوندێک لە کوردستانە کە ناوی خرپانیە